بەهۆی ترسانی دەسەڵات لە لەدەستدانی کورسی پێکاتەکان 14 کاندیدی مەسیحی و تورکمان لە هەولێر و دهۆک شوێنرایەوە. ستاندەر زانیاری نوێ لەسەر کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. لایەنەکانی ڕۆژهەڵات لەسەر پرۆژە نوێیەکەی بەغدا بۆ جێگیرکردنیان لە کەمپی نوێ هەڵوێستی خۆیان ڕاگەیاند. سەرچاوەیەک لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاگەیاند دوای پێدانی ژمارە بە کاندیدەکان بۆ پەرلەمانی کوردستان تەنها لە ماوەی هەفتەی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک 14 کاندید لە پێکاتەی تورکمان و مەسیحی لە پرۆسەی بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کشاونەتەوە. ڕاشیگەیان کشانەوەی کاندیدی ئەو پێکاتانە بەردەوامی هەیە، بەڵام کۆمیسیۆن تەنها کشانەوەی ئەو 14 کاندیدەی قبوڵ کردووە. بەپێی زانیاری ستاندەر کشانەوەی ئەو کاندیدانە لەسەر پێشنیازی لایەنی دەسەڵاتە، ئەویش بەهۆی ئەوەی ترسی لەوە هەیە بەهۆی پەردبوونی دەنگەکان کاندیدە سەربەخۆکانی ئەو پێکاتانە دەنگ بهێنن نەوەک ئەوانەی خۆیان. جێی باسە بە هەمان هۆکار چەند کاندیدێکی دیکەش کشێنراونەتەوە. بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت کێشەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان یەکە ژمێریاریەکان بەخواستی خۆیان لیستی موچە ئامادە دەکەن. هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بە پێگەی سبەی ڕاگەیاند ئەو کێشانەی پەیوەستن بە بایۆمەتریەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئامادەکردنی لیستی موچە لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەوە. باسی لەوەش کرد یەکە ژمێریاریەکان کاتێک لیستی موچە ئامادە دەکەن هەر شوێنێک بەخواستی خۆی ئامادەی دەکات. لە لیستی موچەی مانگی تەمووزدا بەشێک لە یەکە ژمێریاریەکان کۆدی بایۆمەتری موچەخۆرانیان نەناردووە. جێی باسا لەبارەی هۆکاری نەناردنی پارە بۆ موچەی مانگی تەمووزی فەرمانبەران هیوا ئەفەندی وتی کێشەکە پەیوەستە بە نەناردنی کۆدی بایۆمەتریەوە. قاسم عەڕەجی ڕاوێژکاری یاسایشی عێراق نووسراوێکی فەرمی داوای لە وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق کرد ڕەزامەندی دەرببڕێت بە بەکارهێنانی کەمپی سوورداش بۆ جێگیرکردنی هێزە کوردی ئۆپۆزیسیۆنەکانی ئێرە. لە بەرامبەردا ئیڤان فایق وەزیری کۆچ و کۆچبەران لە هەمان ڕۆژ وەڵامی نووسراوەکەی داوەتەوە و ڕەزامەند بووە بە داواکاریەکەی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق. حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتیش لەم بارەوە ناڕزایی دەردەبن و دەڵێن ئێمە پەنابەر نابین و لە چالاک سیاسیەکانمان بەردەوام دەبێت. دەبێت ژینگەی کاری سیاسیمان بۆ فراهم بکرێت، نابێت دەست بەسەر بین و UN چاودێریمان بکات و پارچەیەک نانمان بداتێ. ئەگەر وابێت قبوڵی ناکەین. ستاندەر نوێزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.